بقرآن لو كاسبياتي دي هذا جياني بخدا سكري سنتو ما كريم ده خان مصطفى درخي اسا من دارش نقصان بخو بعلاجه ئێستا من لە لای کاک سالمم ئەو کاسبکاری کە کۆتا ڕۆژی ساڵی 2025 کە لە نێو بازار بە دوای کاردا دەگەڕا قسەمان لەگەڵی کرد لە ڕێگەی ئەم مایکەوە داوای کردکەوە خێرخوازان لە سۆران بەهانایەوە بێن چونکە بژێوی ژیانی زۆر خراپ بوو جا ئەمەوێ قسەی زیاتر لەگەڵ خۆی بکەم کاک سالم سڵاوت لێ بێ پێم بڵێ دوای ئەوەی کە لە ڕێگەی مایکی کۆباسەوە دەنجی ئێوە مانگیان گەلێک بەخێرن سەر چاوە کەناری کۆباسگەر بەخێرن سەر چاوم لە بازارەوە پێکردنەچین کردو دەگە کاک محەممەد برادری من ئەو ڕۆژا بە فرێلۆ کاسبیات بوو کاسبیش نەبوو ئەو دو قسەم لەگەت و کردن گوتم خێرخوازێک پێستی داخۆی لەو ژیانم نەزار نەدا ژیانم زۆر نەخۆش بوو بەخدای ئەو مندار نەخستام بێ علاج بدینار مێنە بوو هەوا ڕۆژی بەتشم گوتم بەخدای 2000 مێلۆ مندارە سەرف بکەم حاجت جێگرش هاتە سەخت بەناوێت و هەموو خێرخوازێک پێستان لە ئاسایش و لە ناوچە و سەرجەم چین و توێژ لە جەماعەتی زەنگانە ئاسا ئەوە هەولێرە هەموو پێستان و خێرخواز و دەستگای ئیتکە ئەولا و سپاس لەخوای ئێستا ماشەڵا و خانەی کەلەی خانێکی زۆر ڕێکوپێک و خۆشە تا چەند ئاسوودێ ئێستا ئەوەی کە ئەو باڵێن ئەو ڕژبینیە کە هەتبوو ئێستا سپاس لەخوای گەورە دڵخۆشی بۆی کە هاتینا ئەو خانە نوێی ئێستا زۆر مرتاحم خدا خێر هەموو مسلمانە بنووسی لە ژیانش زۆر ناخۆشدام دەنا قڕچ پێداوم دوو پەخرنج ئاین بەدانام جێگر بخۆی ئاگا لێ بوو هەتا ئەمنی نەجاتدام زۆر زۆر مەمنون نەخوایمە دوێژ مەمنون گۆمە هەموو مسلمانە دەی بەخۆشی ئینشاڵڵا بەخۆشی تێدا بن سەر درێژ بە سەر درێ هەموو جەماعەتی فەقیران بی سپاس دەکەم خۆش بی سپاس دەکەم ئەڕۆمە لای کاک جێگر دۆڵانی کاک جێگر سڵاو دەبێ سپاس بۆخوای گەورە کە سۆرانیش گەنجێکی هەیە کە هەموو کات لە خزمەت خەڵکی خۆی دابووە دوای ئێوەی کە لە ڕێگەی ڤیددیۆکەی ئێمەوە جەنابیش هاتیە سەرخەت و لە ڕێگەی لایڤەکانتەوە توانیت کۆمەچی بۆ کۆبکەیتەوە تا چەند گرینگە کەناڵی ڕاگەاند بتوانێت لە بەرەی خەڵک بێت بەڵێ بەخێر بێن دەستان خۆش تەوان ئەوە جاری یەکەم و دوم نییە ئێمە بێکەوە کار دەکەین ئێوە و ئەو پەیجانێتتر و کەناڵان کە لە سۆران هەنا ڤیددیۆکتان کرد خەڵکێکی زۆر بۆ من نرد من ئەو پیاوم دەناسیم پێشتریش بۆ منە نایلا من هەبوو هاوکاریشتمان کردبووم ئیتر برادران پێیان وا بوو گوتیان با ئیشەشی بۆ بکەین وەڵا سپاس بەخوای گەورە لەگەڵ ستافی پرۆژە دڵی هەژاران لە ڕێکخراویورە لایڤێکمان بۆ کردەوە لە لایڤەکە کوردانی تارەوگە هاتنە سەخت بە تایبەتی ئەوەی کە ڕۆڵێکی باشی هەبوو کاکە ICC بوو ساردە بوو چێنەر بوو مامەڵە بوو لە کوردستانیش کاک فاخیر و کاخەپۆکە و کاک مەساری هاتنە سەخت سوپاس بۆ خوای گەورە لەگەڵ کاک بلاک سوپاس بۆ خوای گەورە ئیشەشی باشی بۆ کرا هەوڵ و ماندبوونی ئەوان ئەو کوڕە گەنجەش کاکای کەریم لەگەڵمان هاوکار بوو بڕی 254 وەڕقی بۆ کۆکرایەوە کۆی گشتی ئەو خانەی بۆ کرد ناماڵێکی کامل ئەرزاق نەوت ینی هەرچی پێویست بوو بۆی دابین کراوە خوای گەورە ئەزر پاداشتانداتەوە دەمە سوپاستان بکەم بەڕاستی ئەوەی پەیامنێر ئێوەی ڕاگەیاندن جگە لە کاری خۆتان هەمیشە هەوڵ و ماندبوونتان دیارە بە تایبەتی ئێوەی کۆباس زۆر جاربینومە یعنی دەنجی خەڵک دەگەێنن بڕەوەکی جوان هەر ساغ و سەلامت بن پشت بەخوای گەورە تەمەنی جێگر دۆڵانی ئۆستافیکە لەگەڵ جێگە دۆڵانیشدایە تەنیا بۆ خەڵکی فەقیر و هەژارە بە شانازی و لە هەر شوێنێک هەژارێک پێویستی بە ئێمە بێ ئێمە مەمنونی پێڵاوەکانیش دەبن ئەگەر بەس لێمان قەول کە هاوکاری بکەین بە دوو شەو سوپاس بۆ خوای گەورە پارێکی باشی بۆ کۆکراوی ئێستا پیاوە خاونی خانووی خۆیەتی ئینشاڵڵا لەسەر پێی خۆی دەوەستێک کاریش دەکا خانووەکە 200 مەترە فولە تەنانەت بیری ئاویش لەناودا هەیە شوێنێکی زۆر باشی هەیە پشت بە خوای گەورە جگە لە خانووکەش ئێمە شمانگانە هاوکاری دەکەن ئێوە شەر ساغ و سەلامەت جێگرجان سەبارەت بە خانووکە خۆشم سەیرم کرد ماشەڵڵا خانوویش خۆشە پرسیاری زۆر دێ لەسەر ئەو کە منداڵەکیانەیە خاوەن پێداویست تایبەتە لەسەر ئەو بابەتە چی کراوە چی بۆ دەکرێت بەنسبەت ئەو منداڵە تەمە خۆتان دەزانین بابەتی ئۆتیزم چارەسەری نییە ئەو منداڵە تەنیاک داواکاری بوو ئایپادی پێویست بوویش ئایپادەکەی بۆ دابین کرا بەڵام مانگانە ئەمە ئینشاڵڵا پشت بەخوای گەورە لەو بڕەپارێکە دێتە بەردەستمان هاوکارێکی ئەو منداڵە دەکەن چونکە ئەو منداڵە دەرمانوشتی پێویستە و مەسرفی دەکەن پشت بەخوای گەورە منیش زەختم زۆر لەسەر وەڵڵاهی ینی ڕۆژانە 200 تەلەفۆن ناوێرم بسمە توکانی 5-6 نەفر خۆی بە توکانەدا دەدا بەڵام پشت بەخوای گەورە ئیرادە و دڵمان بەهێزە
لە خەڵکی فەقیر و هەژاریش قەت هەست بەماندەبوون ناکەین. سپاس دەکەین کاک سپاس لە ئێوەش هەر ساغ و سەلامەت بن، هیوادارم بەردەوام بن لەسەر ئەو پرۆژانە، لەسەر ئەو دەنگانە زۆر زاریوە هەبوو ڤیدۆم لە ڕێی پەیجی ئێوە یاخود پێجەکانی تر دیتە بەڕاستی ئەمە پێم نەزانی هەر ساغ و سەلامەت بن. سپاس دەکەین کە عەزیزی لەگەڵم سەرچاوە. بوویت. بینەرانی کۆباس ئەوەی کە گوێبیستی بوون کە کاک سالم ئێستا دڵخۆشە لە سەرەتادا کە قسەی بۆ کردین زۆر دڵگران بوو بەوەی کەوا خانووەکەی لەسەر ڕووخان بوو، بەڵام سپاس بۆخوای گەورە ئێستا لە خانوویەکە کە هیچ گرفتێکی نییە و ئێمە ئەوەی لە تواناماندا بێت هەموو کات کردومانە لە هەر شوێنێک کەسێک پێویست بکات لەم